من ناوم مێری جۆنسە، گوڵ بەرهەم دەهێنم. کارداریەکەم بە ناوی مێری جۆنس فلاوەرەوەیە. سەرەتا کە هاتمە ئەم ناوچەیە لە مەزرای هاوڕێیەکەم بۆ 10 ساڵان کارم کرد. پاشان لە ساڵی 2014 لەگەڵ هاوکارەکەم ئەو شوێنەمان کڕی. هەموو گەرمەشامی بوو لە سفرەوە دەستم پێ کرد. کە دەستم بەم کارە کرد لەم ناوچەیەش نوێ بووم و کەم کەس دەیناسیم. بەر لە یادی ڕۆژی جیهانی دایک بوو. هەندێک گوڵی کە من بەرهەم هێنا بوو. فۆتۆم گرتبوون و کارتم دروست کرده بوو. کەوتمە دابەشکردنی. بیرمە تەواوی ڕۆژەکە یەک فۆتۆم فرۆشت بە $3. ئەوە سەرەتاکەم بوو. هەرچیەک دەچێنم وەرزیە. لە وەرزی خۆیدا گوڵی زۆرم هەن. لەم ماوانە کارێکی زۆر دەکەم و ماندوو دەبم. بەڵام نامەوێت هەموو ساڵەکە بەرهەمم هەبێت. لە چەند مانگی زستان خۆم و باخەکەش پشوو دەدەین. با لێگەڕین گوڵەکان لە وەرزی خۆیان گەشە بکەن. هیچ دەرمانێکی کیمیاوی بۆ گوڵەکانم بەکار ناهێنم. دەمەوێت ژینگە و زەوی بپارێزم. دەزانم گوڵ ناخورێت. وەلێ ڕەنگە خەڵک هەبن حەساسیەتیان هەبێت. لەبەرەوە هیچ مەوادێکی کیمیاوی بەکار ناهێنم. کاتێک کەسێکی تر لە دەوروبەرم نییە قسە لەگەڵ گوڵەکاندا دەکەم. پێیان دەڵێم چەندە جوانن. دەزانم لەو میێڕوانە بێزارن کە ئازاریان دەدات. هەست بە وەڵامەکەیان دەکەم.